باوکی محەممەد فەرموو قوربان. السلام عليكم. دایکی محەممەد خوشکی بەڕێزم فەرموو وەرە. السلام عليكم مامۆستا بەڕێز باش مامۆستا. خوا لە ڕازی بێ دایکی محەممەد خوشکی عزیزم. بەنامەکەم مامۆستا بەڕاستی دڵخۆشین بە زۆر سپاس. یعنی ئەمن زۆر لە تاقیکردنەوە داما خوای گەورە الحەمدولله کنسابیرم يعني 6 كوريداني بينتي لساني معلوم كمان ما مستجد يعني خوا هداية دعاء معلوم كمان مستدور في غنباري مستدور يعني دوري بنتي تكلمي ما مستع ملام أتو الحمد لله صفات تاج خوا كما إن قناعة بهم كستشديني بهم تعقيد نوال زور الخوش من بسوا ما مستع يا ربي خوالي راضي بدايك محمد فرمود بينش كرم لدز داو يقدر معوا ليش أنا ما مستلو خم خفض ما مستزور خم بارك كذي ما مستع أم قرأت شكر ساغ السلامة يا استوي كماوا بخوي ساغ السلامة كيفية لا والله يعني ساغ سلامتني بس برين عقل مشتي الحمد لله جل من داري وأنا كم بتكون كلام مرتم ما مستعود يعني براسي خمبار مكاسب يعني سن بختنا كمان مستخو بس كني ما بس تاو تاكي محمد إن شاء الله بس يا ربي خو أولادك كاك محمد وتمندريش كا إن شاء الله توش دايكي جزور باش دايبو أو خوي أولادي صالح بس تاو يا ربي خوشي برزم خو قداش داتو بس تاو دایکی محەممەد فەرمووی 5 منداڵم مردووە یەک دانە ماوە ئەوش جاری وا وەک پێویست گوێڕایاڵ نییە یا ڕەبی دایکی محەممەد خوای گەورە هەر دەرگاکانی جەهەنەمی هەموو لەسەر داخستۆی ئینشاءالله ئەو مناڵانە شەفاعەتت بۆ دەکەن لە قیامەتە دەستت دەگرن و دەتبەنە بەهەشتەوە کاکە محەممەدیش خوا تەمەنی درێژکا بۆت بە دڵنیاییەوە ئینسان کاتێک کە 5 منداڵ لەدەست دەدا 5 کوڕی دەمرێ 1 کوڕی دەمێنێتەوە ئەوەندە بەتایبەت میلەتی ئەمە میلەتێکی عاتیفی و بە سۆز و بەڕەحمین ئەوەندە سۆزت داوەتە کاکە محەممەد جاریوە لە سنوور چوەتە دەرەوە مناڵیش هەر لە مناڵیەوە ئێستا کە ژن مناڵیش هەیە ئەو عەتف و سۆزە دەقۆزێتەوە ئەزانێ ئەوەندە نازی پێدراوە ئەوەندە ڕەحمی پێکراوە ئەوەندە نازی گیراوە ئیتر جاریوە ناز و نووزێکت بەسەرا دەکات تۆ ئازانی ئەوە گوێڕایاڵی بێگوێیە بەڵام بە دڵنیاییەوە هەموو دایک و باوشێک باشترینیان لە منداڵەکان دەوێت منداڵەکانیش کە دەبینن دایکیان ئەوەندە بە ڕەحمە دوای 5 منداڵ بۆی دەجێڕێتەوە تۆ 5 برادمان لەدەست داوە ئەنجا خواتەوە بۆی هێشتوینەوە ئێستا دەبێت دایکی محەممەد نازی 6 دانە مناڵ دێ بە کاکە محەممەد یا ڕەبی تەمەندرێژ بێ ئیشەڵا لێ ڕازی بە دوعای خێری بۆ بکە ئەو نازون و زۆ ئەو لار و لەوێریش ئەوە ئیشەڵا ناساڵحی نییە ئەوە تەنها ئەوەیە چونکە لە دوای مردنی 5 کوڕ لەدایک بووە ئینشاءالله تەمەنی ئەوانش دێتە سەر تەمەنی ئەم خوا تەمەنی پڕبەرەکەت کە خوا تۆشی بۆ بێڵێ ماڵ و منداڵیشی ساڵح کە نەوەکانیشی ساڵح بەندایکی محەممەد